سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بەیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ خوازم لە بەیانی 24ێکی دیکە لە پرۆگرامەکەمان کۆمەڵی بڕگە و بابەتمان بۆ ئێوە ئامادە کردووە بۆ ئێوە خۆشەویست کە هەموو بەیانێک بینەری ئەم پرۆگرامن ئەم بەیانیش چەند تەوەرێکمانە بێت کە گفتوگۆی لەسەر ئەکەین و چەند بابەتێکی دیگەشمانە بێت کە گرنگن ئەم بابەتانە بۆ هاوڵاتیان کە زانیاریان لەبارەوە هەبێت لە نۆمانگی ڕابردوو ئەم ساڵ نزیکەی 5 میلیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانی کردووە و دەستەی گەشت و گوزاریش شپێکمان ئامانجێتی ئەم ڕێژەیە زۆر بەرزتر بکاتەوە بیگەرێتە 6 میلیۆن گەشتیار ئەمە بابەتێکمانە بێت کە سەرنجێخێنە سەر و راپۆرتی لەبارەوە ئامادە و دەیبینین بۆ هیوای کە تەندروستێکی زۆر باشتان هەبێ ئەم بەیانیە بۆ خانمان بابەتێکمان هەیە کە هیواکەم هەمیشە لە تەندروستێکی باش بن ئەویش باسی نەخۆشی شێرپەنجەی ملی منداڵانەکەین کە شێرپەنجەی ملی منداڵدان یەکێکە لە جۆرە باوەکانی شێرپەنجە و هۆکاری ژمارەی زۆری مەرگی ئافرەتانیشە ئایا نیشانەکانی چین ئایا لە هەرێمی کوردستان لە چ قۆناغێکایە و ئایا چارەسەرەکان چین بۆ ئەوە چەندە زووتر پێی بزانرێت چارەسەرکردنی ئاسانترە بێت یاخود ماوەی چارەسەروەرگرتنی ئەتوانێت بە شێوە بێت کە کەسەکە بەرەو باشتر بوون بچێت ئەمانش گفتوگوی لەگەڵ لەسەر ئەەکەین لەگەڵ میوان کە لە ناو پرۆگرام لە کاتی ئەو تەوەرە ئامادە دەبێت و ئێوە لەبارەوە زانیاری وەرەگرن جا لەگەڵمان بن ئەمە پرۆگرامی ئەمڕۆمانە لە نۆمانگی ڕابردووی ئەم ساڵ نزیکەی 5 میلیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە دەستەی گەشت و گوزاریش بێکمان وەکوتم ئامانجێتی کە ئەم ڕێژەیە زۆر زیاتر بکات بیگەێنێتە 6 میلیۆن گەشتیار یاخود نزیکەی 6 میلیۆن گەشتیار لە پێناو ئامادەکاریەکان بۆ ساڵی 2023 ئەمە دەستی پێکردووە کە دەگوترێت کەتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لەبارەی ئەوەی کە ئەم سێکتەرە بکاتە یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی داهات ئەم راپۆرتە ئامادەیە و دەیبینین ئامارەکانی هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوو سهێندە زیادی کردووە. جگا لە کەش و هەوا و زۆری شوێنە گەشتیارەکان گرنگیدانی حکوومەت بە کارتی گەشت و گوزار وای کردووە گەشتیار زیاتر سەردانی هەرێمی کوردستان بکات. والله حلوة ومريحة کەش و هەوایەکی تایبەتتان هەیە من لە بەسڕەوە هاتووم مانگی جارێک سەردانی هەولێر دەکەم خوددا وڵاتەکەتان بۆ بپارێزێت لە بەسڕەی سەرچاوی نەوتەوە هاتووم بەڵام وێرانەیە کە دێم و ئێرە دەبینم دەزانم ئێمە چەندە بێ بەشین لە خزمەت گوزاری کوردستان هەر ئاوادان بێت من البصرة من جنوب العراق الفيحاء النفط من محافظة البترول بلد حلو في أمان کوردستان ئاوادانە بەشێکە لە ئەمن و ئاسایش کە خوددا بە خەڵکەکەی داوە جگە لە کەش و هەوا جوانەکەی ئەو ئارامیە سەرچاوی ژیانە سوپاسان دەکەین کە هەمیشە دەرگاتان بۆمان کراوەیە خەڵکی کوردستان و خاکەکەی هەر پارێزراو بن ئێوە وڵاتێکی جوان و ڕەنجینتان هەیە کە ئێمە دێن ئاسوودە دەبین باحترام بتقدير دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان جگە لەو پلانەی کە ئەم ساڵ جێبەجێی دەکات لە کردنەوەی شوێنی گەشتیاری نوێ و باشترکردنی خزمەت گوزارەکان ئامادەکاریەکانی بۆ ساڵی 2023 دەستی پێکردووە کە ئامادەکردنی یاسای گەشت و گوزار و ئەنجامدانی کۆنفرانسی نێودەوڵەتی و بەرهێنانی گەشتیاریە. گەشت و گوزارەوەکویەکی لە سێکتەر ئەساسەکان بۆ ئەوە ئێمە پلانێکی هەر ساڵیماندانە لە کۆبوونەوەکی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە سپاسەوە پلانە هەر ساڵێکەمان ڕاگەیاندووە لەو پلانە هەر ساڵیە باسمان لە کەم و کوڕەکان لە ئاستەنگەکان کردو و باسمان لەوەش بە کردووە چۆن دەتوانین کوردستان بخینە سەر نەخشە جیهانی گەشت و گوزاری بەوەی کە بتوانین ژێرخانی گەشت و گوزاری بەهێز بکەین فۆرمەکانی گەشت و گوزاری زیاد بکەین لە کوردستان لە هەمان کاتشە خزمەت گوزاریەکان و شێوازەکانی پێشوازیکردن لە گەشتیار و لە هەمان کاتە دابینکردنی شوێنی حەوانەوە و پێشوازیکردن لە گەشتیاران دەستەبەر بکەین. لە ماوەی ڕابردوودا نزیکەی 5 میلیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردو و گەشت و گوزارەمانجێتی لە ساڵانی داهاتوو مامارە بەرز بکاتەوە بۆ نزیکەی 6 میلیۆن گەشتیار. داواش دەکات بودجەی تایبەتی هەبێت بۆ ئەوەی لە قۆناغی یەکەم ژێرخانی ئابووری گەشت و گوزاری پێش بخەن و دواتر ببێت بە بەشێک لە سەرچاوەکانی داهات و پڕکردنەوەی پێداویستەکانی بازار. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی گرنگی هاویشتووە بۆ بەرزکردنەوەی ئامارەکانی گەشتیاری
جگە لەو ئاستەنگانەشی کە هاتوونەتە پێشی بەڵام ئامارەکان لە بەرزبوونەوەدایە جگە لە هاتنی گەشتیاران لە ناوەڕاست و خواروی عراقەوە ئێستا هاتنی گەشتیاری بیانیش لە زیادبوونە. ڕێناز سەعالی کوردستان 24 شەقڵاوە. مادەم هەر لەسەر بابەتی گەشتیارین تام بمە ناوچەی گوڵێ کە ئەبێ کارتی گەشتیاری ئاگاداری ئەم شوێنش بچکە گەشتیاران لەوێ خەریکە کارتی گەشتیاری و گەشتیاران بۆ ئەوێ ڕوو لە کەمبوونەوە ئاکات کەمتر خەڵکەچێ بۆ ئەوێ جا پێتانەڵێم بۆچی گوڵێ یەکێکە لە ناوچە گەشتیاری جوانە دڵڕفێنەکان ئەوە شکێکی تیانە و لە پێنجێنە ساڵانە گەشتیارێکی زۆریش سەردانی ئاکات بۆ بینینی ئەوەی کە لەوێ گرنگە ئەویش ئاو قەیتەرانەکانتی کە زۆر بەناوبانگە بەڵام بەهۆی خراپی ڕێگاوبانەکەیەکە وەک گوتم و نەبوونی خزمەتگوزاری و جگەلەوە مانەوەی شوێنی دانیشتنی گەشتیارانەوە هۆتێل و مۆتێلوانەی لێ نییە کە گەشتارێک کە دەچێتەوێ سەردانەکە بمێنێت و ناچارە بێ بگەڕێتەوە هەموو ڕێگەیە جامەوە وا ئەکات چی ببێت ئەو شوێنە گەشتیاریە جوانە وا ئەکات ساڵ لە دوای ساڵ هاتنی گەشتیارە بۆ ناوچەکە کەمتر ببێتەوە. گەشتیارێکی زۆر لە سێرانگای گۆڵێ دەبینرێن. زۆرینەی ئەم گەشتیارانە بە بێخێزان و بەتەنها دێنە ئەم ناوچەیە. بەهۆی نەبوونی شوێنی حەوانەوەی تایبەت بە خێزانەوە و کەمترین خێزان لە ناوچەکە دەبینرێت. گەشتیاران داوای خزمەتگوزاری دەکەن بۆ ئەم ناوچەیە. من وەکو فۆتۆگرافەرێک ڕۆژانی هەینی دێمە ئێرە بۆ شرکاندنی وێنەی یادگاریەکان شوێنێکی گەشتیاری خۆشە بەڵام بەداخەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە خزمەتگوزاری بۆ نەکراوە وەکو ڕێگاوبان شوێنی مانەوە هیچ شتێکی بۆ نەکراوە. من لە سلێمانیەوە هاتووم بەڵام وەکو سەیرانگاکە سەرنگاکی خۆشە شوێنەکە وەکو سروشتەکەی بەڵام وەکو خزمەتگوزاری بەڕاستی لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر وەلانراوە هیچ خزمەتگوزارێکی وای نییە تەنها مجرد کۆمەڵە کەپر و شوێنی تایبەتدانراوە ئەویش کە گەنجی ماتەکەی خۆیان کردویانەوە لەسەر بجێی خۆیان ئەو ڕێگای کە لی دێن هەن چەند کیلۆمەترێکی گەڵام کرێ بەخیر خۆی شتێکی زۆر باشەوە زایدەن ئەم شوێنە کە خەڵک بەتایبەت دێ بۆ ئێرە بۆ سێریکردنی ئەم قەیتەرانە ڕێگاوبانێکی زۆر خراپی یانەکە کەسێ بکەوێ بە دڵنیاییەوە و لەوانەیە شوێنێکی بشکێت. گۆڵێ ئەگەرچی دیمەنێکی جوان و دڕفێنی هەیە بەڵام نە ڕێگاوبانی گونجاوی هەیە و نە شوێنی حەوانەوەی گەشتیاری تێدایە. وتەبێژی گەشت و گوزاری سلێمانیش دەڵێت لە پلانماندایە گرنگی زیاتر بەو سەیرانگایە بدەین و پرۆژەمان لە ساڵی داهاتوودا دەبێت بۆ خزمەتکردن بەم ناوچەیە. هەوڵی بەردەوام هەیە لەلایەن بەڕێبەرایەتە گشتیەکەمانەوە بۆ ئەوەی ئەو زەویانەی کە ئەکەونەوە ناو گوندی گۆڵێەوە یاخود ناو گوندەکەەوە هەوڵی کوژاندنەوەی بدرێت لەلایەن بەڕێبەرایەتە گشتیەکەمانەوە بە هاوکاری هەردوو وەزارەتی کشت و کاڵ و دارایی و ئومێدیشمان وایە کە بتوانین ماسەر پلانێکی تایبەتی گەشتیاری بۆ بکرێت تاکو ببێتە ناوچەیەکی گرنگی گەشتیاری و ببێتە ناوێکی دیار لە سێکتەری گەشتیاری کوردستاندا. سێرانگای گۆڵێ بەبوونی قەیتەران و ئاوە هەمیشەیەکەی و ڕێژەیەکی زۆر سەوزایی بەناوبانگە. لە زۆربەی وەرزەکان گەشتیاران سەردانی دەکەن. ئەگەر بێت و زیاتر گرنگی پێ بدرێت ئەوە دەبێتە سەرچاوەیەکی باشی داهات بۆ پێنجێن و دانیشتوانی نزیک سێرانگاکە. سێرانگای گۆڵەیەکێکە لە سێرانگا جوانەکانی سنووری پێنجێن. ئەوەی کە دەبینرێت چەندها پیاوانن بۆ بەسەربردین کاتەکانیان ڕوو لەم سەیرانگایە دەکەن و کەمتر خێزانەکان دەبینرێت. نەبوونی شوێنی مانەوە و حەوانەوەی تایبەت بە خێزان وای کردووە ساڵ لە دوای ساڵ هاتنی گەشتیار بۆ ئەم سەیرانگا جوانە ڕوو لە کەمی بکەن. ئەڤین عەتا کوردستان 24 سێرانگای گۆڵێ. لە دوایان بابەتەوە بابتان بەمە بابەتێک کە بۆ دنیای ئەدەب و ڕۆشنبیریە شوێنێک هەیە کە کەسانی ئەدیب و نووسەران کۆکاتەوە ئەویش بێگومان لە کەشێکی پاییزی ماڵی کەلەپوری ڕۆشنبیری پشتەر ئێوارە کۆڕێکی بۆ دەستەی ئەدیبان و شاعرانی ڕانیە ساز کردو ئەو شوێنێکی زۆر جوان بووە کە شاعران بەشداریان لە ئێوارە کۆڕەکە کردووە کە شعرەکانیان ئاوێتەی پاییز و خەمی وڵات و جوانەکانی نیشتیمان کردووە. ماڵی کەلەپور بۆ ڕۆشنبیری پشتەر ماڵێکە بۆ کۆکردنەوەی نووسەران و ئەدیبان و شاعران کە لەوێ خۆشبەختانە هەفتانە چالاکی جۆرا و جۆر سازەکرێت. هەتاری نەبوونی سەر هەوکم هۆکاری هێسیری هۆن هۆنی دیدەی هەرسینمە هەوێنی هانا و نەمری و شینمە ڕەهەنچی ژینمە
هەرچی هەموو هاموونی هەلی هزر و هاژی هیممەتی هاری هەنگامەی بینمە ئێمە بەردەوام لەوەتی ماڵی کە لە پووری هەیە هەمیشە چالاشیمان بووە بەبێ ئەوەی بڵین وەکو ڕێکخراوێک یاخود دەستەیەک یاخود گروپێکەوانە ئەنی کۆمەڵک هاوڕێ و کۆمەڵک لەو برادرانی کە سروکاریان لەگەڵ ئەدەب و هونەر و ڕۆکی ڕووناکبیری هەیە و پێش ئەم ماڵەش ماڵی ماملێ هەبوو لە ماڵی ماملێ درێژەمان بەو چالاشیە ڕۆشنبیریانە داوە پێش ماڵی ماملێژ ماڵێکی کەمان هەبوو ماڵی سۆفیا لێژ بە هەمان شێوە درێژەمان بە کاری چالاشی ئەدەبی ڕووناکبیری داوە چ بۆ نووسەران ڕۆشنبیرانی خۆمان چ شار و شارۆچکەکانی تر و تەنانەت پارێزگاکانیش وە خەڵکێکی زۆر میوانداریمان کردوون و لە بزافی ڕەوتی ڕووناکبیری و چالاکە ئەدەبیەکان دوانەکەوتووی لە ڕۆخ ئەستێرەیەکی شێتەوە ڕێژنەی چاوەکانت دێنە پێش دەتەوێت هەفتانە کەم هەفتە هەبووە مە چالاکیشی ئەدەبی ڕووناکبیریمان نەبێ یان نووسەری گەورە خەڵکی دیار میوانداریمان کردوون و باگەشتمان کردوون یاخود خوێندنەوەمان بۆ نووسینی کتێب و بەرهەمەکانیان کردووە یاخود کۆڕێکی ئەدەبیمان بۆ خۆمان ساز کردووە بەردەوام ئاوە درێژەمان بە چالاکیەکانداوە ئێستاش ئەم چالاکی ئەمڕۆ ئێوارە کۆڕی ئەمڕۆمان لەگەڵ دەستەی ئەدیبانی ڕانیە هەر لە درێژەی ئەو کار و چالاکیانەمان بوو من زیندەوەرێکی سەمەرەم کابینەی بەتاڵی پشتی سرم پڕە لە کەلوپەلی ڕنگ بزرکا و لە تەقسەی شکا و لە پارچە گفتی قوپا و لە لاباڵی سرودی شیتاڵ و لە پەرەگراتی حکایەتی سلسلۆت خەونەکانم وەکی جاران ڕێک نین و لە شتێکی پسراو دەچن دەستی ئەدیبان گروپە ڕێکخرا و سنتەر نییە گروپێکی ئەدیب و نووسەرانین کە لە شاری ڕانیە پێکمان هێناوە ئامانجمان خزمەتکردنە بە بواری ئەدەبی هەڵبەت هەموو لایەک دەزانن کە گروپەکە گروپێکی خۆبەخشە ببێ هیچ تێچوویەک چالاکیەکانی ئەنجام دەدا داوم دەستگا پەیوەنددارەکان هاوکارمانن لە دابینکردنی هۆڵ لە دابینکردنی جیهازی دەنجی ئەوەی تریش کە دەمێنێتەوە بانگشتی خەڵک لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ئێمە لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتەکان و خەڵک بانگ دەکەین واتە هیچ تێچوویەک بۆ چالاکیەکانی ئێمە سەرف ناکرێ ئەوە ژوای کردووە کە لەبەرەوەی خۆبەخشە خەڵکێکی باش بەدەنگمانەوە دێن کاتێک کە دەبینین چالاکیەکەتنیا لە پێناوی چالاشیدایە لە پێناویشتی تردانیا بۆیە هەز دەکەی جەماوەرەکە دڵی پێخۆشە خەڵکێکی باش لە چالاکیەکان حزوریان هەیە بەخەمی تۆ من جوانمەی وڵاو ئەوە چاوەڕە نووسمە تەنها شاخ و شەهید و نان و ئاودێ جگە لە سیاست زۆر پردی دیکە هەن کە لە نێوان وڵاتاندا دروست بکرێن بۆ ئەوەی کا دوو وڵات لە یەک نزیک بکرێتەوە جا ئێستا زانستێکێکە لەو پردانە زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و دەیەوێت پەرە بە پەیوەندیەکانی بدات لەگەڵ زانکۆ بەنێوبانگەکانی جیهان سەرنجی ڕەوەندی کوردی و کەسانی شارەزای بواری ئەکادمی بۆ خۆی ڕابکێشێت ئێستا شاندێکی زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک بە سەرۆکاتی سەرۆکی زانکۆکە لە ئەمریکایە بۆ چەندی دیداریشان ئەنجام داوە ئامانجیان ئەزمموی زانکۆ پێشکەوتەکانی ئەمریکا بگوازنەوە بۆ هەرێمی کوردستان و لەم بابەتە ئێمە پێکەوە دەیبینی سەرۆکی زانکۆی ئەمریکی کوردستان دهۆکە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پرۆگرام و دیدگەی زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک بۆ ڕەوەندی کوردی ڕوندەکاتەوە ماوە چەند ڕۆژێکە شاندێکی زانکۆکە لە ئەمریکایە و لەگەڵ زانکۆ و کەسانی شارەزا تاوە توێی دۆخی خوێندن دەکەن لە هەرێمی کوردستان ئامانجی ئەم سەردانیان فرەلایەنە لە سەروی هەمویانەوە ناساندنی زانکۆی ئەمریکی کوردستان دهۆکە بە ڕەوەندی کوردی و پسپۆڕانی بواری ئەکادمی بۆی بتوانن بەشدار بن لە بەرەپێدانی ئاستی خوێندن و توێژینەوە لە هەرێمی کوردستاندا دەمانەوێت تۆڕی دۆستایەتی زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک دابمەزرێنین بۆ ئەوەی ئەو کەسانی کە نیازی ئەوەیان هەیە یارمەتیمان بدەن چ بە دەزوینەوەی ستاف بێت یان هاوکاریکردن لە دامەزراندنی سنتەرەکانی توێژینەوە و دروستکردنی پەیوەندی لەگەڵ زانکۆکانی دیکە ئەگەر بمانەوێت زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک
زانکۆیەکی نێودەوڵەتی بێت پێویستمان بە هاوبەشە نێودەوڵەتیەکان هەیە ئەمەش یەکێکە لە ڕێگەکان و هیوا دەخوازین لەو ڕێگەیەوە ئامانجەکە بەدەست بهێنین. شاندی زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک لە شاری داڵاسی ویلایەتی تەکساس لەگەڵ زانکۆی ساوثێرن میسۆدست دیدارێکیان ئەنجامدا و باس لە بەرەو پێشبردننی پەیوەندیەکانی نێوان هەردوو زانکۆکرا. زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک کە دانپێنراوە لەلایەن حکومەتی ئەمریکا ئامانزێتی سوود لە ئەزمموی زانکۆ پێشکەوتەکانی ئەمریکا وەربگرێت و بیگوازێتەوە هەرێمی کوردستان. زۆر گرینگە زانکۆکان بە تایبەتی زانکۆکانی کوردستان پەیوەندی لەگەڵ زانکۆکانی جیهان بە تایبەتی ئەمریکا و ئەوروپا دروست بکەن چونکە زۆر شت هەیە کە دەبێت ئێمە لیانەوە فێر بین. ڕێگایکی دوورمان لە پێشە بەڵام ئەوە دەستپێکێکی گرینگە. زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک لە چوارچەوەی پرۆگرامی خوێندنیدا دەرفەتی ئەوە بە فێرخوازانی دەرەوەی هەرێمی کوردستان دەبەخشێت لە وەرزی هاویندا ژمارە کورسی خۆڕایی بۆ چەند هەفتەیەک بۆ کەسانە دەدات کە دەیانەوێت لە بوارە جیاجەکان کار بکەن. بۆ ئەمە بەستە لە شاری سانتیاگۆی ویلایەتی کالیفۆرنیا بۆ دانیشتوانی کوردی ئەو شارە ڕوونکرایەوە چۆن دەتوانن بەشداری پرۆگرامەکان بکەن. ئامانجێکی دیکە ئەو سەردانە سەرنجڕاکێشانی توانەمرۆییەکانە بۆی بتوانن بەشدار بن لە بەرەو پێشبردننی ئاستی ئەکادیمی زانکۆکە. بەشداری ئەم کۆبوونەوەیم کرد چونکە من ئێستا لێکۆڵینەوەکانم لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەتایبەت لە بواری مەزهەبی و کاردانەوەی ئەو ناوچەیە بۆ بەجیهانی بوون. بەشداربوونم لەو کۆبوونەوەیە بەلاوە گرنگ بوو بەهۆی ئەوەی من تامەزرۆی زانینی زیاترم لەسەر هۆکارەکانی بەڕێوەبردننی حکوومەت لە بواری پەروەردە و ژیانی ڕۆژانەی قوتابیان و خەڵک. من زۆر تامەزرۆی ئەوەم زیاتر لەسەر کوردستان بزانم چونکە کاریگەریەکی زۆری حکوومەت لە کەرتی خوێندندا هەیە و دەشمەوێت بزانم لە هەرێمی کوردستان و عێراق چه ئامرازێکی خوێندن بەکردداری لە 2022 بەکاردێت. زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک لە ساڵی 2014 دامەزراوە. خاوەنی 4 کۆلێژ و 10 پرۆگرامی خوێندنە. زانکۆکە بە پێی پێویستی بازار کۆلێژ و پرۆگرامی خوێندن دەکاتەوە و ئامانجیانە دەرچوانی زانکۆکە ڕۆڵی کاریگەریان هەبێت لە ژێرخانی ئابووری کوردستان و پڕکردنەوەی دەرفەتەکانی کار. عیسا حەسەن، کوردستان 24 کالیفۆرنیا. ئەم بابەتەمان زەنگی مەترسیە بۆ کوردستان. ئەویش بەکارهێنان و بازرگانیکردنە بە مادەی هۆشبەر کە لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوونە. جا بەڕێوەبەراتی مادەی هۆشبەر لە سلێمانی ئەوە ئاشکرا ئاکات کە کوردستان بۆ بە ترانزیتی مادەی هۆشبەر تەنها لە نۆمانی ڕابردوو زیاتر لە 100 کەس بەکارهێنەر و بازرگان سزا بەسەردا سەپێنرا. ڕۆژ لە دوای ڕۆژ بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات. بە گوێرەی ئامارێکە دەست کوردستان 24 کەوتووە تەنها لە ئەم ساڵدا زیاد لە 100 کەس لە دادگای سلێمانی بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یاسای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر سزای کۆتاییان وەرگرتووە و ڕەوانەی چاکسازی کراون. لە نێویشیاندا ژمارەیەک ئافرەتی تێدایە. بەڕێوەبەری نێژنی مادەی هۆشبەر لە سلێمانی نایشارێتەوە کە هەرێمی کوردستان بووە بە ترانزیتی مادەی هۆشبەر بۆیە بەکارهێنەرانیش زیادی کردووە. ڕوو لە زیادبوونە بەو شێوازەی کە ئێرە وەکو ترانزیتە بەکارێنن وەکو ڕاگوزەرێک بێرە ئەوانە هەمووی حەجمی گەورە گەورەیە کاکەوێتە دەست ئێمە. بازرگان نابێت چاوپۆشی لەکەی نابێت کەسمان چاوپۆشی لە بازرگان بکەن چونکە ئەو هەدەفێکی هەیە ئەویش گەیشتن بە پارە و بە سەرۆ سامانە لە ڕێگەیەکی ناشەرعیەوە بەڵام لە هەمان کاتە ئافاتێک ئەهێنێ بەسەر میلەتەکەیە. زیادبوونی بەکارهێنانی مادەی هۆشبەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و مامۆستایانی ئاینی ناچار کردووە لە ڕێگەی بڵندگۆی مزگەوتەکان و کۆڕ و سیمینارەوە خەڵکی لە مەترسیەکانی مادەکە ئاگادار بکەنەوە. کەوتت حرامە کەوابوو فرۆشتنی حرامە کڕینی حرامە بازرگانیکردنی پێوە حرامە بە هیچ شێوازە نابێت دەوڵەت ڕێگە بدا بە هیچ جۆرە بازرگانی بە هیچ مادەیەک ئەگەر سەر کێشە بۆەوەی کە ئینسانی بیخوات و عەقڵی لە خۆ دەست بە ئەمە و کۆکو لە ڕۆژشەرعیەکەیەوە چونکە لەبەرەوەی ئیسلام پێی وایە ئینسان زۆر گەورەیە. بە گوێرەی ئامارێکی بەڕێوەبەراتی نێژنی مادەی هۆشبەری سلێمانی تەنها لە ماوەی 9 مانگی ڕابردووی ئەم ساڵدا زیاد لە 100 کەس بە بازرگان و بەکارهێنەرەوە دەستگیر کراون و دراونەتە دادگا. لە بەشێکی دیکەی ئامارەکەەوە خراوەتە ڕوو
گەورەترین قەبارەی مادەکان نزیکەی 500 کیلۆگرام بووە. زۆرینەی بەکارهێنەرانیش کریستاڵیان بەکارهێناوە. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی. لە شاری هەولێر منداڵێکی تەمەن 6 ساڵ هەر لە تەمەنی 3 ساڵیەوە زووتر لە تەمەنی خۆی ئاستی ژیریەکەی درکیان پێ کردووە کە زۆر بووە، بەڵام ئەمە دایک و باوکی چکە دایک و باوکی پێیان نەزانیوە تا دوجار بە پێی تاقیکردنەوەیەکی نێودوڵەتی بۆ پێوەری زیرەکی دەرچووە کە ئەو منداڵە ئاستی زیرەکەکەی لە 130 کە ئەمەش سەروی تەمەنی خۆیەتی جا لەم بابەتە هەم منداڵەکە دەبینین. 2000 پێم دەکات نەدا. بە خێرایی و کاتێکی کام توانای شیکارکردنی هەیە. ئارێز تەمەنی 6 ساڵانە و دوای تاقیکردنەوەیەکی باوەڕپێکراوی نێودوڵەتی بە منداڵێکی بەهرەدار هەژمار کراوە. بێ ئەوەی هیچ هۆیەکی فێرکردنی وەرگرت بێت، سەرجەم ئەو وانانە دەزانێت کە لە سەروی تەمەنی خۆیەتی. ئەو ژمارەیە؟ ئەوەیان؟ دایک و باوکی دوای درککردن بە توانەکانی تاقیکردنەوەی پێوەری ژیری بۆ ئەنجام دەدەن کە دەردەکەوێت ئاستی ژیری لا سەروی تەمەنی خۆیەتی و 130. ئارێز لە ماڵەوە یعنی هەموو کات ئەمە هەستمان پێ دەکرد فکرەی یعنی ساڵێک لە 2 ساڵ زیرەکتر بووە لە ئاستی خۆی زیرەکتر بووە، یعنی بەبێ ئەوەی مامۆستای هەبی بەبێ ئەوەی چویتە ڕەوزەی یانیش موبایل و یان ئایپادی خۆی نەبووە تایبەت بەخۆی بە پێی پێویست بەڕاستی گرنگیشمان پێی نەدایە، یعنی ئەمە هەستمان پێگەیان کو بری بەهرەی تێدا هەبی. ئێستاش کە ساڵی یەکەمی خوێندنیتی یعنی مامۆستا یەک دوو لە مامۆستایەکانیش ئاماژیان بەوەی کردیا کە زیرەکیی تێدا هەیە. ئەوەی ڕاستی بی ئەمن بەخۆم عەزم دەکرد بینێرمە مەکتەبەی ئەهلی، بەس ئیمکانێتەکەم ئەوها نییە ینی کە بینێرمە مەکتەبی ئەهلی. تاقیکردنەوەی پێوەری زیرەکی وەکسلەر بۆ هەڵسەنگاندنی ژیری منداڵانی تەمەنی پێش قوتابخانە واتە تەمەنی 4 ساڵان و 5 ساڵان و 6 ساڵان بەکاردێت و لەلایەن پسپۆڕانی ڕاهێنراوە ئەنجام دەدرێت. دەرچوونی هەر منداڵێک لەو تاقیکردنەوانە لە ماوەیەکی کەمدا ئەوە دەگەێنێت کە توانایەکی بەرزی هەیە لە ڕۆی بیرکاری و وشەسازی و بیرگە و فێربوونی زمانی جیاواز بەبێ ئەوەی فێرکاری بۆ کرابێت و بچێتە ناوەندەکانی خوێندنەوە. IQ 85 هەتاوەکو 150 بە منداڵێکی ئاسایی هەژمار دەکرێت ینی لە ڕێنجدایە، بەڵام منداڵێک کە بڕواتە سەروی ئەو ڕێژەیەوە ینی 115 هەتا 130 ئەم پێی دەڵێن منداڵێکی بەهرەمەندە منداڵێکی ژیرە و IQش کە لە سەریەوە بێ پێدەگرێت منداڵەکە گیفتدە ینی عبقەریە زیرەکە. IQ ئارەزی 130 بوو معناوەیە کە پێمان دەڵێت کە ئەو منداڵە لە کۆمەڵێک لایەن کەماڵ سەنگانمە کرد بە پێی ئەو تێستەکە لە 6 بەشی پێک دێت تێستەکە، 3 بەشی زارەکیە، 3 بەشیان عملی و پراکتیکە. بە پێی ئەو تێستەی کە بۆ ئارێز کراوە دەرەنجام دەرکەوتووە کە ئارێز منداڵێکی تەواو جیاوازە لە منداڵانی هاوتەمەنی خۆیدا. ئەگەر پەرە بە توانەکانی بدرێت دەکرێت سوود لە توانە ژیریەکانی وەربگرێت بە زۆر شێوازی جیاواز. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. دەچینە سلێمانی کە لە سلێمانی بە بەشداری سەدان کۆمپانیای نێوخۆیی و جیهانی پێشەنگایکی نێودوڵەتی کەرەستەی بیناسازی کراوەتەوە. بەرهەمە ناوخۆیەکانی وەکو ئاسن و چیمەنتۆ لە دیارترینی بەرهەمەکانی پێشەنگاکە بوونە. کۆمپانیا نێوخۆیەکان وەکوان ئەڵێن کە کوالەتی بەرهەمەکانیان لەبەر چاوگرتووە کە کوالەتێکی زۆر باشیە بێ بە جۆرێک بێجگە لە دابینکردنی خواستی ناوخۆ وابێت کە بەشێک لە کۆمپانیا و کارگەکان بەرهەمەکانیان بتوان هەناردەی دەریشەوە بکەن. پێشانگایەکی تایبەتی کەرەستەکانی بیناسازیە لە سلێمانی. هاوشانی کۆمپانیا جیهانیەکان، کۆمپانیا نێوخۆیەکانیش بەشدارن. یەکێک لە کۆمپانیا نێوخۆیەکان کە لە بواری کۆنکرێتدا کار دەکەن پێیان وایە ئاسانکاری باش بۆ کارەکانیان کراوە و بەرهەمەکانیان پێداویستی نێوخۆیی پڕ دەکاتەوە.
ئەتوانم بە جەنابەت بڵم لە ساسە احتیاجاتی مقابل هەمووی پەڕەکاتەوە چونکە ئێمە جۆرە مەوادێک دروستەکەین هەموو خەڵکێک بەکاریە هەموو فئەی مجتەمەعێک بەکاری ئەهێنێ بۆ نمونە کێمیکەڵەکە ئێمە بەکاری ئەهێنین بۆ پاکەرەوەی ئاو وەکو جەنابی شت ئەزانی ئاو یەکێکە لە شتە زۆر ڕئیسیەکان لە ژیانە کە ئەبێ ئاوێکی پاک هەبێ بۆ چ بۆ پرۆژەکان چ بۆ ناو ماڵ چ بۆ هەموو شەریکاتی نەوت. لە هەرێمی کوردستان 18 کۆمپانیای ئاسن هەیە کە پێنجیان لە سلێمانین بەرهەمەکانیشیان لە سەدا 30 بۆ 40 پێداویستی ناوخۆ و بازاڕەکانی عێراق پڕ دەکاتەوە بەڵام بەرهەمی چیمەنتۆ لە سەدا 100 ئەو پێداویستیە پڕ دەکاتەوە. داواکاریمانەوەیە کە ئێمە بتوانین وەکو خاوەن کارگە کە بتوانین زیاتر کارگەی تر بکەینەوە لە هەرێمی کوردستانە بۆی بتوانین تەختی تەواوی عێراق بکەین لە شیشە. هەوڵەکان بۆ گرنگیدان بە بەرهەمی ناوخۆ و پەرەپێدانی کەرتی بیناسازی بەردەوامە. ساڵ دوای ساڵ بوونی کۆمپانیا نێوخۆیەکان لە پێشانگان نێودەوڵەتەکان لە فراوانبووندایە و بەرهەمەکانیشان لە زیادبوونە کە ئەمە ژوا دەکات هەزاران هەلی کار بڕەخسێنن و بەشێک لە کۆمپانیا و کارگەکان بەرهەمەکانیان هەناردەی دەرەوە بکەن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. لە شاری کۆڵنی ئەڵمانیا یادی دامەزراندنی ماڵپەڕی تیراژە ئەفرین کرایەوە و بۆ بۆنەیە ڤیددیۆ کلیپێکیش بە ناوی داستانە ڤەگەڕێ بڵاو کراوەتەوە کە ئەم کلیپە 6 هونەرمەندی ئەفرینی تایدا بەشدار بوونە لە 6 وڵاتی جیهانی ژوێنی بۆ گیرا و ئێمەش لە شاشەی کوردستان 24 و لە بەیانی 24 دەخێنە بەردیدیەوە. بخەم لە ڕنگ و جوانیە ئەفرینێ ڤان کەچولاوان دیلان گرێدانە. کۆما تیرێژە ئەفرین ji sala 2003 malpera tîrêja Efrîn weşana medyayî dikin û sala 2008 yekemîn klîpa grûpa tîrêj Efrîn ya stranan berhemê yekemîn derxistin. بخودی گی بجفا گی برحتون درباس بو یعنی حتی او تشتی آماده دبو حاضر دبو جگوتنی ج آوازی ج کمکرنا هنرمندان بزحمتی درباس دبو جبرگو چهار پرچت بریوی او شی الولید بو و الولید دو هناك زحمتی هيا اما الفر هبشي زحمتی تيدا هيا دوربون جهف لي اما تسربستي ايرو نبو سباقي بمشهد سبا نبو دسباتي بقي هف فرقي دكتنا روجا حيش تهاف کلیپا تیرێژ ئەفرینیا پێنجەیە جارایەکێ تێبەلافکردن بناوێ داستانە ڤەگەرێ مەبەست ڤەگەرە ئەفرینەیە جودا ji کۆپیên berê kar wêneyên wê li derveyê welatê hatine encamdan û 16 hunermend tê de beşdar bûn û 2 salan karên wê hatine encamdan. چونکه اف کلیپا نج ولات که تنه بوجه کردستان جو ترکیه جو افرین بوجه حلب بوجه هر جی که جمره دیمان دهاتن و زحمتی گلک مدی حیا گیشتن ما و حیا مکانی راست بکره و کلیپ وقت وند بینن نها ببینن وازانی لحد غازم تشتی بجم نامک جوی کلیپی هیا ام دخازن یعنی ملت افرین ملت کرد الحر وارک الحل جی کی چکانه بدست در کفی بکی برجي تيرج عفرين از يعني چار چيكرن افيا اي بنجيه يعني ملقيش سير كيري واز بي جبري دا بي معجبم يعني از جي كيف مجراتي جا افيا هناكي بقحره هناكي باي شكل جدلي ما دركتي يعني اگر تبي جدلي مروف درد كافيسا خوش دبي خزمەتکارên wêjeya Kurdî yên ku salên dirêj li Kurdistanê û Ewropayê ne hatine xelatkirin. Dastana tîrêj bû 14 salî. Dastana koşkela seman û çiyayê Kurmên ji dest pê kirî karwanê îro gêştiya Almanya welatê xerîbiyê. Her çend de hêviyên vegerê ji bo bajarê dagîrkirî mezintir dibin û sînoran rê li ber xebata wan negirtiye. Ka Mihemed Emîn Kurdistan 24 Köln Almanya.
غەزە یەکێکە لەو شارانەی کە لە بواری پیشەسازی زێر ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە، بەڵام لەم ماوەیە سنووردارکردنی کارەکانیان دووچاری دەیان کێشە بوونەتەوە و پیشەوەران دەڵێن کە ڕێگری لە پێشخستنی کارەکانیان بۆتەوە هۆی ئەوەی کە دەیان کارگا لە ناچاری دابخرێت. ji derve weka pelekê agirî dihê dîtin lê ji navda berhemekê bi nirx dihê amadekirin bû nexşandinê. Kargehên vê kargehê li Xezeyê şiyanên xwe bi kar diînin bû diyarkirina ciwaniya vî kanzayê bibiha. Piştî ku ev zêre tê helandin, vala dikin. Paşî tê şûştin û polîşkirin. Di qonaxa dawî de jî tê komkirin û amadekirin. Paşî qonaxa nexşandinê dest pê dike û wêneyê xwe yê nû nîşa dide. Ev kargehe êke ji wan kargehên kêm ku li Xezeyê mayne. Nemana kargehan jî dizivre bû kêmiya rêja zêrê xav li vê derê. Ew ê kar jî pê dihê kirin, hemî zêrê bi kar hatiye. Ew alîngariyên dihêne pêşiya bazirganên zêrî nebûna madexavê zêrî ye ku bi hîç corekê rê nayê dan ne ji sinûrê İsraîlê û ne jî ji Misrê bihêne nava kerdê Xeze. Bazirgan jî pişt bi wê zêrî girê din, yê ku beriya 10 salan hatiye komkirin. Weka rêveberên vî karî dibêjin. Bênfirehî girngtirîn sîfetên zêrin giran e. Ji ber hindê heya bikarî parçeka hunerî bi dest xwe vebînî, divê li destpêkê çendem jmêran bi aramî li hêviyê bî. Paşî bûhîrî ka li ser nexşandina wê bikey, bê hîç kêmasiyek. Alîngariyên berdemî prosesa çêkirina zêrî bi dawî nahên. Dest pê dike bi bikaranîna wan amêrên kevin li heman dem di demê çêkirinê de beşekê zêrî dihê ji dest dan. Alîngariya duê jî ew e ku nebûna hevsengiyê digel bazarê modeyan. Weka evaberiya niha, bazirganan zêr ji dervê welatî dianîn, lê niha nikarin. بهاء الطباسي كردستان 24 غزة فلسطين. لە باسی زێڕەوە بۆ باسی دۆلفین کا دۆلفینەکانی هەرێمی خارکێف لەگەڵ دەنگی بردومان و جەنگ ئەوانیش ڕاهاتون. لەگەڵ دەستپێکی جەنگی رووسیا ئۆکرانیا زۆرێک لە باخچە و شوێنی بەخێوکردنی ئاژەڵەکان چۆڵکراون و گواسراونەتەوە بۆ شوێنانی کە کاولکاریەکانی جەنگی لێوە دوورە ئەگەرچی خەڵکیش سەردانی و شوێنانە بکەن کە ئێستا دۆلفینی لە بەڵام زۆر بەکەمی سەردانەکەن. هەندێکیشیان ڕەوانەی وڵاتانی دیکە کراون لەوانە ڕۆمانیا. لە پاڵ دەنگی بردومانی فڕۆکە جەنگیەکان و بەردەوام بوونی شەڕ چەند دۆلفینێک لە یەکێک لە ئەکواریۆمەکانی هەرێمی خارکێف لەگەڵ ڕاهێنەرەکانیان بەردەوامن لە یاریکردن. زۆربەی کاتکورسیەکانی ئەکواریۆمەکە بەتاڵن، تەنیا چەند کەسێکی کەم سەردانی شوێنەکە دەکەن بۆ سیرکردنی دۆلفینەکان و وێنەیان لەگەڵ دەگرن. ڤیکتۆریا ڕاهێنەری دۆلفینەکان دەڵێت سەرەتا دۆلفینەکان بەهۆی دەنگی موشک و ڕۆکێتەکان زۆر دەترسان و دەچوونە قوڵایی ئاوەکە، بەڵام بە تێپەڕبوونی کات ئەوانیش وەک مرۆڤەکان لەگەڵ بارودۆخەکە ڕاهاتوون. دۆلفینەکان لە کاتی بیستنی دەنگی بەرز دەچنە ژێر ئاو و ئەوەندەی بتوانن بەرەو قوڵایی دەچن. ئەویا بۆ ئەوان شوێنێکی پارێزراوە لە سەرەتای دەستپێکی جەنگەکە زۆر دەترسان، بەڵام دواتر بە تێپەڕبوونی کاتوانیمان ڕایان بهێنین. دەتوانم بڵێم ئێستا لە کاتی بیستنی دەنگەکان کاردانەوەیان زۆر هێمنترە. بە بڕوای من دۆلفینەکان وەکو زۆربەی خەڵک دەتوانن لەگەڵ هەموو بارودۆخێکدا ڕابن. ئەوان توانای بیستنیان لە ئێمە بەهێزترە، بۆیە کاتێک دۆلفینەکان بەرەو قوڵایی ئاوەکە دەچن ئەو کاتە دەزانین کە تەقینەوەیکی مەزن ڕوو دەدات، چونکە دۆلفینەکان دەتوانن بەر لە ئێمە دەنگەکان ببیستن. ڤیکتۆریا دەشڵێت بەهۆی زۆری کێشیانەوە گواستنەوەی دۆلفینەکان کارێکی زۆر سەختە و دوو لە دۆلفینەکانیش بەهۆی بچووکی تەمەنیانەوە ناتوانین بیانگوازینەوە. یوری ڤۆتێنکۆ ئاژەڵناسێکە لە ئەکواریۆمەکە دەڵێت دوای وێرانبوونی ماڵەکەی لە کاتی دەستپێکی جەنگ بە شێوەیەکی یەکجارێکی لە ئەکواریۆمەکە دەژیت. لە یەکەم ڕۆژی دەستپێکی جەنگەوە ئێمە لێرە دەژین و کار دەکەین.
خەڵکێکی زۆر بەهۆی بۆرزمانی فڕۆکەکانەوە ماڵ و حاڵیان لەدەستداوە. پەنجەرە و جامەکانی خانووەکەی من ورد و خاش بوونە، بۆیە لێرە کار دەکەم و هەر لێرەش دەژیم. ڕاهێنەرەکان هیواخوازن هەرچی زووە جەنگەکە کۆتایی پێبێت بۆ ئەوەی هەم خۆیان و هەم ئەم گیان لە بەرانێک گرنگیان پێدەدەن بگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی ڕۆژانی پێش جەنگ. بابێنە سەر جیهانی تۆپی پێ و ئەستێرەی بەناوبانگی جیهانی تۆپی پێ کە لیۆنەل مێسیە، ئەستێرەی پاریس سێن ژەرمەن و هەڵبژاردەی ئەرژەنتینە کە کۆمەڵێک ناسناوی جیاوازی هەیە و هەوادارێکی زۆریشیە. بەڵام ئێستا هاوڕێکانی ناسناوێکی دیکەشیان لێ ناوە پێی دەڵێن ویسێڵ کە جۆرێکە لە مشک و زۆر خێرایە. ڕۆژنامەی مارکای ئیسپانیش نووسیوێتی کە ئەم بابەتە پەیوەندی بە بەشێکی دیاریکراوی جەستەیەوە هەیە. دوای سەرکردایەتیکردنی ئەرجەنتینە و سەرکەوتنەکەیان بەرامبەر هەندۆراس، یاریزانانی تانگۆ ناسناوێکی نوێیان بۆ لیۆنێل مێسی یاریزانی پاریس سان ژێرمان دانا و هەرزوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووەوە. لە جیهانی تۆپی پێ مێسی چەند ناسناوێکی هەیە وەکو پۆلگا یانیش جادوگەری ئەرجەنتینی، بەڵام ئێستا ناسناوێکی دیکەشی هاتە سەر، ئەویش ویسێڵە کە جۆرێکە لە مشک ئاژەڵێکە خێرایە لە ڕاوکردن و دەشتوانێت خۆی لە دوژمنەکانی ڕزگار بکات. دوای تۆمارکردنی 2 گۆڵ و ڕۆڵجێڕان لە تۆمارکردنی گۆڵێکی دیکە بۆ ئەرجەنتینە، مێسی لە هەژماری تایبەتی خۆی لە ئینستاگرام وێنەی سەرکەوتنی تانگۆی بڵاو کردەوە و لەسەری نووسی شەوێکی دیکەی گەورە لەگەڵ هەڵبژاردەی نیشتیمانی و سوپاسی ئەوانەی کرد کە پاڵپشتیان دەکەن. لەو پۆستەیدا ڕۆدریگۆ دیپۆڵی هاونیشتیمانی و یاریزانی ئەتلێتیکۆ مەدریت کۆمنتی بۆ دەکا و دەنووسێ ویسل چۆن گاز دەگرێت. ئەمجارە پاپو گۆمێزی هاوڕێی کە ئەمیش یاریزانی سێڤیای ئیسپانیا وەڵام دەداتەوە و دەڵێت ئەو ویسێڵە شێتانەیە. بۆچی هاوڕێکانی ئەم ناسناوەیان بۆ مێسی داناوە هێشتا ئاشکرانیە کە هاوڕێکانی بۆچی ئەم ناسناوە بەکاردهێن و بەنهێنی لە نێوان خۆیانیان هێشتووەتەوە. بەڵام ڕۆژنامەی مارکای ئیسپانی ئاشکرای کردووە کە ئەم ناسناوە پەیوەندی بە بەشێکی دیاریکراوی جەستەوە هەیە و دەڵێن قەبارەی ئاسایی نییە. ئەم گاڵتەی نێوان مێسی و گۆمێز و دێپۆڵ ڕەنگە ئاماژەیەک بێت بۆ بەرزی مۆڕاڵی تیپەکە و یەکگرتووی نێوان یاریزانەکانی هەڵبژاردەی تانگۆ پێش ئەوەی لە مانگی نۆڤێمبەری داهاتوو بەشداری لە مۆندیالی 2022 قەتەر بکات. ئەرجەنتینا دوای برنەوەی لە هەندۆراس ڕۆژی چوارشەمە ڕوبەڕووی جامایکا دەبێتەوە و لە مانگی نۆڤێمبەریشدا یاریەکی ئامادەکاری بەرامبەر ئیمارات دەکات پێشەوەی لە 22 هەمان مانگ لە مۆندیال یەکەمین یاری خۆی بەرامبەر سعودیا بکات. دەینە سەر و بابەت هەستاری کە وتمان بۆ خانمان دێتە پێشەوە و نەخۆشیەکی ئەتوانین بڵێن بەشێکی خانمان تووشی ئەبن، ئەویش نەخۆشی شێرپەنجەی ملی منداڵدانە، یەکێکە لە جۆرە باوەکانی شێرپەنجە و هۆکاری ژمارێکی زۆری مەرگی ئافرەتانیشە. هەرچەندە دۆزینەوەی خانەی شێرپەنجەیی لە قۆناغە سەرەتاییەکانە ئەبێتە مای ڕزگارکردنی جابان بزانین کە قۆناغە سەرەتاییەکی بە چ قۆناغت ئەوترێت کەی ئەزانیت کە ئەمە قۆناغی سەرەتاییە و ئەتوانێت ئەو ئافرەتە لە مردن ڕزگار بکات. بەڵام ئەمە پشکنین یاخود ئەم پشکنین و دۆزینەوەیە بزانین تێچۆکەی چۆنە، تێچۆکەی زۆرە لە کوردستان هەیە، لە وڵاتانی دیکە بە چ شێوەیەکە یا لە وڵاتە پێشکەوتۆکان با بزانین ڕێژەی ئەم نەخۆشیە چییە و بە چ جۆرێک ئەکرێ پشکنینی بۆ بکرێت. ئێمە ئەم بەیانیە لەگەڵ دکتۆرە عەتیە حەمەد سەعید کە پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و منداڵ بوونە باسی شێرپەنجەی ملی منداڵدان و ڕێگەکانی چارەسەرکردنی دەکەین. بەخێر هاتی دکتۆرە. سپاس دەکەم. دکتۆرە با پێناسەیەکی شێرپەنجەی ملی منداڵدان بکەین کە چییە و ئایا کە ئەوترێت ملی منداڵدان هەر ملی منداڵدان دەگرێتەوە یاخود هێلکەدانەکانیش لە مەترسیدان وەک بەگشتی ڕەحم لە مەترسیدایە؟ زۆر باش بوو ئەگەر ڕسمەکە دەری نابە چونکە ئەم لۆم ناردن شەوێ مەجموعەکەم ڕسم لۆ ناردن. بەڵێ ئەگەر هاوکارانم هەتاکو لە بۆ نەخۆشان ئاسانتر بیبینن
وێنە چی ڕحمان چی دەرێنن زۆر منارد لەو ڕسمانە باشە دیارەکە ئەدیکو ناردم گوتم با لەگەر قسەکردنێ تا ملت ببینێ جگە لەوەی کە ئەگەر نەتوانی لەسەر وێنەکە چووکە ئەو وێنی کە جەنابەت نردووە کوالێتەکەی باش نەبوو کە لە ئینجستان راون کوالێتێکی باشی نەبووە کە دابنرێت لەسەر شاشە بۆ من زۆرم نرد خۆی کدوم نەنات وڵی ئیتر ئێستا بار حاڵ ناکرێتە بە بێوێنە بەێ دەبی بەڵام زۆر زیاتر یعنی هەرجار ئینگلیز دەرێ یەک وێنە 1000 کەلیمەی دێنی وایە یەک وێنە باشە ئەم بۆیە نردم بەو شەوەی هەتاکو داینێن ئێوە بەهر حاڵ پرسیارەکەت کرد جەنابەت شێر 5 ملی منداڵدان خۆی منداڵدانی ئافرەت حەجمی هەیە ملیشی هەیە با برێن هەرمی دەزانی هەرمی چیە هەرمیەک چەندە هەرمێکی ناوەندی ڕحمی ئافرەت ئەو هایە سەرەوەی سەری هەرمیەکەیە باریکەکەش ملەکەیتی ئەو جا دێتە سەر خەزنەی ئافرەتان ئەو جێی کەوا برێن جنسی لەگەر دەکا لەگەر پیاوێ لێکۆڵینەوە هەیەەوە 100 سارە 100 سار لە پێش ئێستا لەسەر خانەی لەوەتی میکرۆسکۆپ بۆ شتانە ئیش دەکا لەسەر خانەی هەموو جسم نەکرد ملی منداڵدان باش جاران کەم بوو بەڵام کاتی ئەمە بووینە دکتۆر کە دەکا 53 سار پێش ئێستا ئەویش زۆر لە باو بوو کە پەیمان دەگۆست لێکۆڵینەوە لە خانەی خراپ سکرینینگ پرۆگرامی پێدەرێن لە هەموو وڵاتانی پێشکەوتووە عێراقیش یەک لە وڵاتانە بوو ئەمە شەشەمین بووین لە عالم لە ساڵی هەفتا لە پێشکەوتن هەموو ئافرەتەکان ئەومان لۆ دەکردن سمیر یعنی دەهاتن پێمان دەگوتن مرکزی شە بوو خانەمان وەردەگرت لە ملی ڕاپسمیری ئێستا پاپسمیر ئێستا بەس ئەو پاپسمیرە ئەمە ئەو کاتی نەمان دەکرد کە برێ وەڵا خوونم هەیە و نەزیف مویان ئەو شتانە 2 ساڵ جارێک ساڵێک جارێک لە وڵاتان ساڵێ جارەی دەیکەن لە تەمەنی 35 بەسەرەوە نەک زووتر ئەو نەخۆش یەک کەمە کەواتە گەروا بێ پێوەست بە تەمەنی شەوەیە تەمەەن منداڵتر بێ کەمتر تووشێ بێ کەسێت طبعاً بەڵام عشێر پەنجەیدی کە هەیە لە ڕحمی کە تووشی گەنجەکان دەبێت زۆرم سیر پێدە دیسان کە ڕسمەکانتاندانە نایە چونکە ئەمشتی زۆر جوانم لۆ نردبوون ئەوانەی تووشی گەنجان دەبی بابی کەینە قسە لۆ جارە چی باش کە سکرینینگ پرۆگرام هەبوو پاپسمیرەکە ئیش ساڵێ جارێک یعنی لۆ عمری 45 بەسەرەوە زۆریشە تا دەگاتە عمری لێوەستانەوەی یعنی لە 53 دوایە 3 ساڵ جارەشش بەسە لو دەیکەنەوە دەیکەن ئەگەر هیچ خانەی خراپ هەبی ئەوجا بە دیقەت پشکنینە چیلۆملی ڕەحمی دەکەن ئەوش جیهازمان هەیە لە ساڵی هەشتاوە هینایتم ئەو جیهازە پێی دەرن کۆلپۆسکۆپ گەورەی دەکا 100 جار گەورەی دەکا ملی ڕەحمەکەی لەوێ ڕاگەرجەیەکی مەشبوه هەبی پارچەی لێوەردەگری پارچەکە دەستە ژێر میکرۆسکۆبێ دکتۆری تایبەتی هەیە خانەکان دەپشکنی جاگەر هیچ خانەی خراپی تێدابی کە پێی دەرێن شێر 5 ئەوە زۆر ئاسانە ئەو پارچەی لێ دەکەینەوە پێویست ناکە ڕحمی ئافرەت دەربێ حتا ئەگەر خانەکەی تێدا بوو لە ملی ڕحمی یان ئەوە تا شتەشی دادەنێن لەوێ واشمان لێ دەکرد مادەکە ڕێدیۆیە یعنی خانەکان دەکوژێ مەترسی ئەوەی نیە ئەگەر ئێوە هەر ئەو بەشتان لابرد کە باڵێن خانە خراپەکەی تایە هەر ئەو بەشتان لابرد ئیتر مەترسی ئەوەی هەیە کە نەتوانێت جارێکی تر دووگیان ببێتەوە مەترسیوانی لەسەر ئەمێنێت وەچی باسم کرد ئەو نەخۆشیی ملی ڕەحمی ئەو نەخۆشانە نەکە لە 35 بەسەرەوە ئەگەر هەبی یعنی ئافرەت لەو تەمەنەی منداری بووە ئەگەر ملی ڕەحمی بی شێر 5 بی ئەو ئیمکانیاتە نەبی بێگومان ڕەحمەکەی لا دەبین مادام شێر 5 بی ئایا ئەگەر ئی ملی بی ملی ڕەحمی بی کە بە لێزەرش علاج دەکرێت یان ئی سەری هەرمیەکەی بی ناوەوە خانەکانی ناوە ئەو جێی کە خونێک دروست دەکا و لۆ بێ نوێژی مانگانە دێتە خوارێ ئەگەر ئیوێبی خانەکە ئەو دەبی ڕحمەکەی لابی باشە نیشانەکانی چین نیشانەکانی ئەوەیە ناڕێکە بێ نوێژیەکەی جاروبار لەگەر پیاوی جۆت دەبێ خونێ دەبینیم بەس ئەوەی دەبی بزانن ئەو شتە زۆر کەمە ئەوە چێ نازانم چی ناولێنێم
ئەوە بوویتە مۆدە لە وڵاتەی ڕحمت خراپە دەری هینە لۆچتە منداری خۆت بووە شتیوان نییە لە هەموو دنیاە لە وڵاتی ئەفریقاش نییە وەرە ڕحمت دەرینم لۆچتەنەوە گوتە شێر پەنجە یعنی چی کەواتە چاویشت دەرینەوە گوتە شێر پەنجەوە نیە یعنی چی نەوەک گوتە شێر پەنجە بالۆت دەرینم ڕۆژانە یەک دوو نەخۆشی وا دەنێرمەوە مارێ بابە شێر پەنجەی چیەت و لۆزراوت چووە چونکە بە زۆری ملی ڕەحمی تووشی ئیلتیهابات دەبێت لە بەرەوەی پیاوی لەگەری دەنووی لە بەرەوەی پێشتر منداری لە بەرچوە یان منداری زۆر بووە بابە ئەو کۆمەڵەی کوردەواری 30 سال پێش ئەوڕۆ هەندە دکتۆرەی نەدەدیت لۆیە کە نەخۆشەکەمان لۆ دەهات شێر پەنجەی هەبوو مەرحەلە 2 3 و 4 بوو باشە دکتۆر خەڵکیش حەقی خۆیەتی چونکە ئێستا ئەوەندە نەخۆشەکان زۆر بووە بەچی جیای بکاتەوە نەخۆشی شێر پەنجە زۆر نەبووە بەڵام پشکنین هەیە دەری دەخات بۆ نمونە خانمێک هەیە لەگەڵ هەر جوتبوونێک لەگەڵ هاوسەرەکەی ئەوە معناوە نییە شێر پەنجەیتی ئەو بە خوێنەکات ناجانە ئەوە ملی ڕەحمی التیابەچی هەیە و بەچی بزانێت بەچیا بزانێت ئەو دەبی تەماشایکەین ئەوە بە دەرمانان جانابی تەماشای دەکەین بە جیهازیە جا بە کۆلپۆسکۆپ ئەوجا زۆر بە ئاسانی خایەن دەکرێتەوە ئەوجا بە لێزەرێبی یان بە کەویبی ئەوەی لا دەبین ئەو برینە کەس ملی ڕەحمەکەی ملی ڕەحمی زۆرمان دێ ئەو هەمودارەی لە بەردەچی ئەوەندە مدارەی دەبیت لەکە ئەو هایە لێک دەکرێتەوە دادەخرێتەوە ئێستا بۆ شێرپەنجەی مەمێک بۆی کە خەڵک ئاگادار ببێتەوە مامۆگرام هەیە ئەچێ مامۆگرامێکەکە بۆ ئەمە چ شتێکێ پێشوەختا کە چێکی خۆی بکات فەحسێ بکە چەندێ جارێک لۆ بکە ئەو کەنە نەزیف بی هیچ مشکلەی هەبی چەندێ جارێک فەحس بکات سارێ جارێک زۆریشە لە دوای 45 ئێستا هەر 3 سال جارێک دەکەن با سارێ جارێک بی ئەو هەموو ڕۆژە لە دکتۆرانە ئەو نەخۆشانەی ئێستا خصوصان ئەو 30 ساڵی ئەخیری عالم زۆر سەیرە ئیش و کاری بەس ئەوەیە بستە عیادان هەموو دەمێ لە عیادەی دکتۆران ئەو دکتۆر ئەو دکتۆر ئەو جاگەرێکێک برێ هیچ نییە دەرێت دەبابسمە ئێچی دی دەستە ئەوی دیکە دەرێت دەبالۆت دەرینم باشە دکتۆر ئەو نەخۆشانی کە ڕەحمیان دەرێناوە زۆر جار حاڵەتێکە بێت ئەڵێ ئەیتر پێویست ناکە تۆ ڕەحمە دەرێنە هەرمەچۆ بۆ لای دکتۆری ئافرەتان شتیوا هەیە جاری لە پێشەوە ڕەحم دەرینان یاخوا کەس تووشی نەبی مشکلێکی گەورەیە لۆژنان یعنی من دوو مانگ پێش ئەو ڕەحمێژ نەچیم دەرینا زۆر پێویست بوو 3 عملیاتی قەیسەری کرابوو سەیە وشتی دیش زۆر وەزعی خراپ بوو تەمەەن 46 بەملم داهات بابرین ئێرە نەبوو دەرم هینا لۆی بەحث زۆر بە زەحمەتی چونکە 3 عملیاتی سزێریان کرابوو یعنی کە مندارێ دەردێنن چەند ساڵانێک پێش ئێستا هەر هەمووی پێکەوە ساو لەگەر مەلی لەگەر مزڵدانی لەگەر ئەو ئاعزانەی ناوەوەی بۆ ڕێمیزێ یعنی شتێکی زۆر زەحمەت بوو دوایش ماوەچی پێچوو تووشی ئەوەی بوو کە میزی لێدێ لە جەیەکەی میز دێتە خوارە عملیاتە جدیش پێویستە یعنی ئەوە هەندە هەسان نییە لۆچتە و دەری هینا خصوصەن بەڕاستی بەداخەوە من ئەگەر زانی بام دەری ناینن ئەو ڕسمانە هەر نەداهاتم ئەوڕۆ چونکە زۆر شتی عجایب بلۆنگۆ ناردێ دیارە پێڕان نەگەیشتینە ئێمە هەوڵەدەین جارێکی دیکە بەوانی کە لە بەردەستی جەنابێت بێت و بەوێنەکانەوە بۆ مەسەن نەخۆشێک 120 کیلۆیە چێشی ئەم لە خۆم ڕسمیشم گرتیا موافقم وەرگرتیا 120 کیلۆیە چێشی ئەوە هەرم گرتیا ورگەکە ئەوەندەیە وەڕقەی پێوەرە ڕحملۆ دەرینم ڕحمی کو دەردەینی ئەوە وە چ بەتەڵەکە ڕحمی دەرینی کێشیشنەکەی 120 ئەوەندە عملیاتەش کرایە یعنی ئەو ناچمە سەر ئەو مۆزوعی وێرانە یعنی وڵاتەکەمان وێرانە لە ناحیەی تەندروستی باسی شێرپەنجەی دەکەین ئەوڕۆ بە قسەی جەنابەت معناوە نیە هەرچی ڕحمی دەرهات شێرپەنجەیە نەخێر شێرپەنجە زیادی نەکردیە لە هەموو جیهان بەڵام پشکنینەکە پێشوەخت دەریدەینی یعنی ئەگەر دەرەجە ئێک بی زۆرش ئاسانە عیلاجی تەواو هەرهەروی ناگری ڕحمەکە پارچەکەی لێ دەکەیەوە فۆلۆپ یعنی بە کوردی دەرێ ڕێکوپێکی دەیبینی دوایە 6 مانگ جارێک ئەو شتانە ئەگەر لە ناو ڕحمی بی لە ناوەوە بی دەریدەینی چونکە ئی ناو ڕحمی یەکسەر دەستە ناو خوونێ ئی ملی ڕحمی دەستە ناو لمفاوەکان ئەوانەی کە ڕحمیان دەرینایە ئەوانەی ڕحمیان دەرینایە ژیانیان تەواو تێکچوە یا چ مەجبورە زۆر ئاسانە ئێستا ژنەکانیش
دوو سێ و چار هەر هەیە یعنی بە جۆرەی پارەی باغەرێتی پیا جا ڕەنگە بەژنەکەی نەگوتوی دو سێ ژنیتیش هەیە بە جۆرەی پارەی باغەرێتی باشە لۆ ئەو میلەتە فەقیرە کە هەر زۆری مندار دەبی هەر تواناشی نییە بستە دکتۆری من عچیلۆ بنووسی حەبی دانانی ئامێرەکبی نیتی بەس چییە هەر دەیبێ واللهی دوونەیەکە کاتێ 16 بووە 16 مندار بە سروشتی بەڵام دکتۆرە ئەڵێن کە بوونی منداڵ و شیردان ئەمانە هەمووی باشن بۆ ئەوەی کە ڕەحمێکی ساغ و سەلیم دەرێچێ ئەدێمە چم پێگوتی دەرم 16 بووە 15 بووە ئەمن قەت لە بیرم ناچی لە ساڵی هەشتا هەفتانۆ کە هاتەوە لە ئینگلتەرا ژنێک نەخۆشی من بوو لە ئەوەی دەهات دوو جار هات لە قەراتێ لە سەیداهۆی لە لای مەرە عەلیاغای بووم هات گوتی ئەمن 14 مندارم هەیە جارە چی دی حسابەکەی مندارەکانم لۆ دەکرد دەرکەوت 16 گوتم تو گوتت چار دەگوتی ئەمە گوتی ڕاستیەکەی 24 بووە ماشەڵڵا واللهی گەنجیش بوو یعنی 45 بوو تەمەنی گوتی 24 مندارم بووە وڵی بەڵام ناوێرم برێ ئێکەشی شمردبوو بەس بە منداری دەنای ئەمووی بە سروشتی بووە ئەوە لۆ ئەو کاتی کەس حەوزی تەسک نەدەبوو لۆ ئێستا هەمووی حەوزتان تەسکە وەرە سزێریانت لۆ بکەین ئەو سزێرینە دوای 3 جاران دەبیتە ڕحم لابردن ڕحم لابردنی شتەی زۆر خراپە لە بۆ ئافرەت چونکە پەیوەندی لەگەر پیاوی زۆر سست دەبی ملەکەی نەمینێ لنجی نامینێ پیاوەکەش گەنجە و مەشاکلی دەستەکانت خۆش بێ دکتۆرە عەتیە حەمە سەعید پسپۆڕی نەخۆشیەکانی ژان و منداڵبوون ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بووی بەو هیوایەکە جارێکی دیکە کە میوانداری جەناوتمان کرد بتوانین ئەو وێنانە زۆر زیاتر شەرحی لەسەر بکەیت و دەرفەتی زیاترت پێ بدەیت سپاس دەکەین ئەم بەیانیە لەگەڵمان سپاس بەڵێ بەم شێوەیە هەر لەگەڵ دکتۆرە عەتیە حەمە سەعید هەر لەناو پرۆگرامەوە کۆتایی بە پرۆگرامی ئەم جارەمانە هێنین زۆر سپاسڵانەکەم کە لەگەڵمان بوون تا بەیگەشتنەوەیکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە هاتان لەگەڵ